سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، درێژەی ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراو لە کارخانەی پوویە نەخی ئیلام، سووتانی دارستانەکان لە پاوە و کرماشان، مانگرتنی بەردەوامی کامیۆنداران لە ئێران، ئازادی ژنانی وەرزشوانی مەشهەد لەلایەن حجاببانەکانی ڕژیم، لە سێدارەدانی 6 بەندکراو لە 3 زیندانی ئێران، کۆبوونەوەی کەمەندامان لە بەریتانیا و کۆبوونەوەی چالاکانی مەدەنی دژ بە دەوڵەتی نەتانیاهو. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، مەریوان، بیجار، ئیلام، ئیسفەهان، تاران، ئەهواز، شیراز، تەورێز، خۆڕەمئاباد و ڕەشت دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خاننشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە سیتادی ئیجرایی فەرمانی ئیمام و سوپای پاسداران خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە بڕاوەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی و چاکسازی لە ژیان و مەعیشەتی خۆیان و بنەماڵەکانیان بوون. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراو لە کارخانەی پوویە نەخی ئیلام. کرێکارانی بێکارکراوی کارخانەی پوویە نەخی ئیلام ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان بۆ جارێکی دیکە دژ بە ناڕوونی دۆخی پیشەیی لە بەردەم ئەو ناوەندە کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی نزیک بە 3 مانگە کارخانەی پوویە نەخ بەهۆی کێشەی دارایی داخراوە و هێشتا 150 کرێکاری ئەو ناوەندە حەقدەستی 2 مانگی ڕابردوویان وەرنەگرتووە. کرێکاران بە کۆبوونەوە لە بەردەم کارخانە خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی پیشەیی، کرانەوەی کارخانە، گەڕانەوە بۆ سەرکار و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. سووتاندنی دارستانەکان لە پاوە و کرماشان. ماوەی 2 ڕۆژە دارستانەکانی ناوچەی هێرۆیی سەر بە شارستانی پاوە و ناوچەی عوسمانوەندی سەر بە بەشی سێرفیروز ئابادی کرماشان لە ئاگردا دەسووتێت و هێشتا لایەنە پەیوەندیدارەکان هەنگاوێکیان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە هەڵنەگرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ژینگە دۆستانی ئەندامی ڕێکخراوی ژیوای پاوە سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکەن، بەڵام بەهۆی شاخاوی بوونی ناوچەکە و نەبوونی ئیمکاناتی پێویست نەیانتوانیوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. لەلایەکی دیکەوە ئاگری دارستانەکانی ناوچەی عوسمانوەندی پەرەی سندووە و بەرپرسانی ڕژیم لە دابینکردنی فڕۆکەی ئاگرکوژێنەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە خۆ دەبوێرن. ئازادی مەحسا زارعی بە دانانی بارمتا لە زیندانی کرماشان. ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان مەحسا زارعی چالاکی مەدەنی دەست بە سەرکراوی خەڵکی کرماشان پاش 1 هەفتە بەندکران بە دانانی بارمتە لە زیندانی ئەو شارە ئازاد کراوە. ڕۆژی یەکشەممە 4 جۆزەردان مەحسا زارعی هونەرمەند و چالاکی مەدەنی خەڵکی کرماشان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو چالاکە مەدەنیە بڵاو نەکراوەتەوە. مانگرتنی بەردەوامی کامیۆنداران لە ئێران. ماوەی 12 ڕۆژە کامیۆندارانی ئێرانی دژ بە دۆخی سەختی پیشەیی و مەعیشەتی مانیان گرتووە و بەرپرسانی ڕژیم تەنیا بەڵێنی جێبەجێکردنی 3 بابەت لە داخوازیەکانیان داوە. بەپێی زانیاریەکان، پڕوپاکەندە و سەرکوتی ناوەندە ئەمنیەتەکانی ڕژیم کاریگەری نەبووە و کامیۆنداران درێژەیان بە مانگرتن داوە. شۆفێرانی بار هەڵگر داوایان لە هاوکارەکانیان کردووە بە مەبەستی گەیشتن بە تەواوی داخوازیەکان درێژە بە مانگرتن بدەن. لە هەندێک میدیا وێنەی ئاگردانی کامیۆنەکانی سەر بە بابەک زەنجانی بڵاو کراوەتەوە و ناڕازیان هشداریان بە دەوڵەت داوە کە ئەگەر هەموو داخوازیەکانیان جێبەجێ نەکات جادەکان دادەخەن. ئازاری ژنانی وەرزشوانی مەشهەد لەلایەن حجاببانەکانی ڕژیم. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی شەرق،
ئاتەش بە اختیارەکانی ڕژیم لەژێر ناوی حجابان لە پارکەکانی مەشهەد جێگیر کراون و ئازاری ژنان و کچانی دژبەری حجابی ئیجباری ئەدەن. بەپێی ئەو راپۆرتە هیچ ناوەندێکی دەوڵەتی بەرپرسیارەتی جێگرکردنی ئەو کەسانەی لە ئەستۆ نەگرتووە، بەڵام چالاکانی مەدەنی مەشهەد دەڵێن ئەو کەسانە سەر بە ستادی ئەمر بە مەعروف و نالەمونکردن و مۆڵەتی یاساییان پێ نییە. ژنانی ئاتەش بە اختیار بە سازکردنی زەنجیرەی ئینسانی بێڕێزی بە ژنان و کچانی دژبەری حجابی ئیجباری دەکەن و کەشوهەوای ترس و دڵەڕاوکیان بەسەر فەزای پارکەکاندا زاڵ کردووە. لە سێدارەدانی 6 بەندکراو لە 3 زیندانی ئێران ڕۆژی یەکشەممە و دووشەممە 11 و 12 جۆزەردان حکمی ئیعدامی 6 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کەهنوج، هەمەدان و قەزەل حەسار جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کەهنوج، هەمەدان و قەزەل حەساری کەرەج ئیعدام کراون کە ناسناوی 5 کەسیان بریتیە لە نەدیم داودی تەمەن 32 ساڵ، نەوید هۆداوەندخانی، نەعیم ناسری، عەلی کەرەمی نەسر و عەلیڕەزا شەهبازی. ناڕوونی چارەنووسی کچێکی گەنجی ڕفێندراو لە ئیسلامشاری تاران ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان کچێکی گەنجی تەمەن 24 ساڵی خەڵکی تاران بە ناوی ئیلاها حسێن نژاد لە ویسکەی ئیسلامشاری تاران ڕفێندراو هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. بە وتەی مامۆی ئەو کچە ون بووە، ئیلاهە برایەکی کەم ئەندامی هەیە و ڕۆژانە بۆ دابینکردنی بژیوی ژیانی بنەماڵەکەی کاری دەکرد. ڕۆژی یەکشەممە پاش دابەزین لە تاکسیەک لە مەیدانی ئازادی تاکسیەکی دیکەی بۆ گەیشتن بە ئیسلاشار بەکرێ گرتووە، بەڵام لەو کاتەوە موبایلەکەی کوژراوەتەوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. بنەماڵەی حسێن نژاد گلەییان لە هێزە ئینتزامیەکان کردووە و ڕایان گەیاندووە کە پۆلیسی ئەمنیەتی تاران دوای 48 کاتژمێر بڕیاری بە دواداچوونی بۆ چارەنووسی ئەو کچە دەرکردووە، لە حاڵێکدا چالاکانی مەدەنی دژبەری نیزام لە کەمترین کاتدا دەدۆزنەوە. کۆبوونەوەی کەم ئەندامان لە بەریتانیا ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان کۆمەڵێک لە کەم ئەندامانی بەریتانیا دژ بە کەمکردنەوەی خزمەتگوزاری لەلایەن دەوڵەتەوە خۆپیشاندانیان کرد. ناڕازیان ڕایان گەیاند دەوڵەت سەر بە حیزبی کارگەرە، بەڵام بۆ قەرەبووکردنەوەی کەسری بودجە کەم ئەندامانی بە ئامانج گرتووە و ڕێژەی خزمەتگوزاریەکان کەم کردووە. کەم ئەندامانی بەریتانیا بە کۆبوونەوە لە بەردەم پاڵەمان خوازیاری دەست لە کارکێشانەوەی وەزیری کەم ئەندامان و پێدانی هەموو خزمەتگوزاریەکان بوون. کۆبوونەوەی چالاکانی مەدەنی دژ بە دەوڵەتی نەتانیاهوو کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی ئیسرائیل با کۆبوونەوە لە بەردەم بنکەی ئاسمانی هاتزۆر خوازیاری کۆتایی هێنان بەشەڕ بوون. هاوکات گرێتا تۆنبێرگ چالاکی ژینگەی خەڵکی سوئێد هاوڕێ لەگەڵ 11 چالاکی دیکە هەڵمەتێکیان لەژێر ناوی گەیاندنی یارمەتی بە منداڵانی غەزا دەستی پێکردووە. بەپێی ئەو وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، چالاکانی مەدەنی ئیسرائیل با بە دەستەوەگرتنی وێنەی منداڵانی گیانبەخکوردی فەلەستینی داوایان لە فڕۆکەوانەکانی ئەو وڵاتە کردووە سەرپیچی لە فەرمانەکانی ئەرتەش بکەن و چیتر خەڵکی بێتاوانی غەزا کۆمەڵکوژ نەکەن. لە لایەکی دیکەوە گرێتا تۆنبێرگ هاوڕێ لەگەڵ 11 چالاکی دیکە هەڵمەتێکیان لەژێر ناوی ناوگانی ئازادی دەست پێ کردووە و بڕیارە خۆیان بگەینە غەزە و یارمەتی مرۆیەکان لە نێوان منداڵانی ئەو باریکەیە دابەش بکەن. خۆپیشاندانی خەڵکی مەجارستان دژ بە دەوڵەتی ڤیکتۆر ئۆربان ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان هەزاران شارومەندی مەجارستانی دژ بە گەڵاڵەی شەفافیەتی دەوڵەتی ڤیکتۆر ئۆربان خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان مەبەستی دەوڵەت لە پیشنیارکردنی ئەو گەڵاڵەیە سنووردارکردنی ئازادیەکانە و لە بەرامبەر ئەو پێشێلکاریە بێدەنگ نابن. سەرۆکی ڕێکخراوی داکۆکی لە دموکراسی مەجارستان ڕایگەیاند کاری ئەوان ڕوخان نییە، بەڵکو دامەزرانە، خەیانەت نییە، بەڵکو بەرگری لە دموکراسیە. دەوڵەت دەیەوێت لە ڕێگەی پەسەندکردنی ئەو گەڵاڵەیە دەنگی ئازادی خوازی چالاکانی سیاسی بێدەنگ بکات، بەڵام خەڵکی وەشیاری مەجارستان ڕێگەیان پێنادەن. گیان لە دەستانی 200 کەس بەهۆی هاتنی لافاو لە نیجیریا. بەهۆی هاتنی لافاوی چەند ڕۆژی ڕابردوو لە وڵاتی نیجیریا
بەلانی کەم 200 کەس گیانیان لەدەستاوە و ڕێژەی قوربانیانی بەردەوام لە زیادبووندایە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی نیجیریا 3000 کەس ناچار بوون ماڵ و حاڵیان بەجێ بێڵن و چارەنووسی دەیان کەسیان نادیارە. تا ئێستا تەرمی 200 کەس دۆزراوەتەوە و بە سەدان کەس بریندار بوون. جێگای ئاماژەیە کە ساڵی ڕابردووش بەهۆی هاتنی لافاو لە شاری موکوا 1 ملیۆن کەس نائەوارە بوون و 300 کەس گیانیان لەدەستا بوو. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.